داهاتایەکی مەترسیداری دروستکردنی بنکە و بارەگای تورکیا لە هەرێم ئاشکرا دەبێت. زانیاری نوێ لەبارەی ئەو بڕەکارەبایی کە لە هەرێمی کوردستانەوە بە حکوومەتی عێراق دەفرۆشرێت ئاشکرا دەکرێت. بەهۆی چارەسەر نەبوونی کێشەی موچەخۆرانی ئەمنی ناردنی لیستی موچەی مانگی 6 دواکەوتووە. سڵاوتان هەبێ لە ئاستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. سوپای تورکیا لە ساڵی 2017ەوە تاوەکو ئەم ساڵ 64 بنکە و بارەگای نوێی لە چوارچێوەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی خۆی لە ناو هەرێمی کوردستان کردوتەوە. ئەمەش بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT ئەمریکی. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوەکە ئەگەر ئەو ئۆپراسیۆنە نوێی تورکیا کە لە سنووری گارە کە ماوەیەکە ئامادەکاری بۆ دەکات ئەنجام بدرێت، نزیکەی 70% سەرجەم خاکی پارێزگای دوهۆک دەکەوێتە بەردەستی سوپای تورکیا. ئێستاش نزیکەی 85% هێڵی سنووری نێوان هەرێم و تورکیا لەلایەن سوپای تورکیاوە داگیر کراوە. حکوومەتی هەرێمیشتاوە کوێستا هەڵوێستێکی ئەوتۆی نییە. وعد قەدۆ ئەندامی لیژنەی بەرگری لە پەرلەمانی عێراقیش حکوومەتی هەرێم بەوە تاوانبار دەکات ڕێگە نادات سوپای عێراق ڕۆڵی خۆی لە دەرکردنی هێزەکانی تورکیا ببینێت. باگوێرەی راپۆرتێکی نوێ لە هەرێمی کوردستانەوە ڕۆژانە 1365 مێگاوات کارەبا بە حکوومەتی عێراق دەفرۆشرێت. ئەوە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا کێشەی کەمی کاتژمێری کارەبا چارەسەر نەکراوە. باگوێرەی داتایەک ڕۆژانە 930 مێگاوات دەفرۆشرێتە مووسڵ و 78 بۆ خانەقین و 365 مێگاواتیش بۆ کەرکووک. هەر ئەمڕۆژ بەوەی هۆکارێکی نادیار کۆمپانیای دانا غاز بەرهەمهێنانی غازی بۆ وێزگەکانی کارەبای هەرێمی کوردستان ڕاگرتووە. سەرەڕای ئەوەی کە حکوومەتی عێراق ڕەزامەندی داوە لەسەر دابەشکردنی ناردنی پارەی موچەی هێزانیەکان و پێشمەرگە، بەڵام تاوەکو ئێستا موچەکە دابەش نەکراوە. هەر بەم هۆیشەوە حکوومەتی هەرێم ناردنی لیستی موچەی مانگی 6 فەرمانبەرانی بۆ بەغدا ڕاگرتووە تاوەکو یەکلابوونەوەی کێشەی موچەی هێزانیەکان و پێشمەرگە. واکەوتنی ناردنی لیستەکە لە کاتێکدایە لە چەند ڕۆژێکە لە بەغدا دابەشکردنی موچەی مانگی 6 فەرمانبەرانی عێراق دەستی پێکردووە و لە 1-2 ڕۆژی داهاتوو پرۆسەکە تەواو دەبێت. بەڵام موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دیار نییە کە ئیدا بەش دەکرێت. ستاندەر نویزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.